سڵاو جەماعەت چۆنن؟ هیوادارم باش بن، ئینشەڵا هەر تەندروست دەبن. لە ڤیدیۆی پێشوو باسی بیناغەی پرایس ئەکشنم کرد، خودی پرایس ئەکشن نە، بیناغەکەی. لەم ڤیدیۆیەدا باسی جۆرەکانی پرایس ئەکشن دەکەم. ئەم جۆرانەی کە لێرە بوت باسەکەم. تۆ پێویستە بیناغەی پرایس ئەکشن بزانی، جۆرەکانی بزانی، پاشان بە خۆت و زەوقی خۆت و مشکی خۆت و حەسەب معلومات و تعلیماتی خۆت ئەو جۆرەی کە دەزانی لەگەڵ مشکت دەگونجە لە ترید بەکاری بێنی. باشە، پرایس ئەکشن زۆربەی کەسەکان هەر دەڵێن ICT، بەس ICT نییە، پرایس ئەکشن نوعی زۆری هەیە کە لێرەم تاکو ئەو نوعانەی ئەمڕۆ بۆت بە تەواوی شەرحەکەم. باشە، جۆرەکانی پرایس ئەکشن خۆی ئێمە باسی تەکنیکاڵی ترید دەکەین، پاش تەکنیکال دەچینە فاندەمەنتاڵ. بەڵام لە تەکنیکال یەکێک لەو شتانێکی زۆر گرینگە پرایس ئەکشنە. باشە، پرایس ئەکشنی RTM مان هەیە، پاشان ICT مان هەیە. ڕاستە ICT زۆر پرایس ئەکشنێکی بەقوتە، بەڵام RTM بەقوتەرە. ئەلبروکس مان هەیە، لێنزبێکس وە زۆربەی پرایس ئەکشنەکانی تر. بەڵام لێرە کۆمەڵێک پرایس ئەکشنی گرینگت بۆ باسەکەم، بۆی لە ئاسانەکەی تاکو قورسەکەی بۆی بتانی زۆر بە باشی و زۆر بە ئاسانی فێری پرایس ئەکشن بی. باشە، خودی پرایس ئەکشن دەگەڕێتەوە بۆ سەدەی 17. ئۆکەی، لەو کاتە جۆزف وێگا لە بازاری هۆڵەندا ئەم پرایس ئەکشنەی دۆزیەوە بە پێی کەندڵەکان تریدی دەکرد. باشە، پاشان هاتە سەدەی 19 چارلز داونتۆنز توانی شێوازێکی تری پرایس ئەکشن دەستنیشان بکات. ئەمە مێژوو پێ ناڵم، بەڵام پێویستە ئەمانە بزانی. باشە، پێشەوەی بچینە سەر خودی بابەتەکەمان کە هێشتا ئەمانە هێشتا بە وردی بە کورتی پۆدکاستەکەم. پێشەوەی بچینە سەر بابەتەکەمان، کەناڵی یوتیوب و سابسکرایب کە بۆی لەم و دووە دانە بەدانە پرایس ئەکشنەکانە زۆر بە جوانی بۆ شەرحەکەم. ئستراتیژی تازەت دەدەمە هەموو هەفتەیەک بۆ ئەوەی بتانی باشتر ترید بکەی. باشە، سەیرانخانیش داوایکە مەگدی بۆ شەرحەکەم دەرسەکەم ئامادە کردووە. لە کۆتایی ئەم ڤیدیۆیە بۆ سەیرانخانی خوشکم دەرسەکە شەرحەکەم بۆی باشتر بکات. دیارە لە مەگدی باشترین نەگەیشتەوە. لە سەدەی 19 چارلز داو توانی بە شێوازی هەڵسکەوتی سەعرەکان بتوانێت بیرۆکەیەک لەسەر بیردۆزێک لەسەر پرایس ئەکشن دروست بکات کە لە سێ شتی سەرەکی پێک دەیە کە تۆ لە تریدیش ئەم سێ شتە سەرەکیە زۆر بۆت گرینگە بۆ ئەوەی بتانی تریدەرێکی باش بیت. یەکەم شت، ئەمانە ئەگەر بە دەفتەر لە دەفتەرێکا بنووسی زۆر باشیان لێبەریکەی. یەکەم شت، هەموو شتێک لە ناو سەعر پرایسدایە. سەیری ئەندیکاتۆر مەکە، بە ئەندیکاتۆر ترید مەکە. تێدەگەی؟ چونکە ئەندیکاتۆر دوای گۆڕینی سەعر دروست دەبێت. تۆ دەبێت بریاری تریدەکانت لەسەر سەعر بدەیت، پاشان لە ئەندیکاتۆرەکان تائیدیە وەرگری. کەواتە یەکەم شت، هەموو شتێک لەسەر سەعر دروست دەبێت. دووەم شت، سەعر لەسەر ڕەوەندی بازارە. ئەگەر سەیری ئەوەی ئێستا بکەیت، یەکەم جا سوورە ڕەوەندی بازار بۆ خوارەوەی، کەواتە سەعرەکە بەپێ ڕەوەندی بازار دێتە خوارەوە. ئەگەر سەیری سەوزەکە بکەیت، سەعرەکە بەپێ ڕەوەندی بازار سەر دەکەوێت، کەواتە سەعر بەپێ ڕەوەندی بازارە. تێگەیشتی لە من؟ خاڵی سێیەم، مێژووی ڕابردووی بازار دیسان دووبارە دەبتەوە. یعنی بازار پێشتر کۆمەڵێک حرەکەی هەبووە کە ئەم حرەکانە جارێکتر لە مودە زەمانیەکی تر لە تایمێکی تر لە داهاتوودا دووبارە دەبتەوە. باشە، ئێل بروکسل، لێنز بێکس، نێلسۆن ئەلیۆت و ئەوانی تر زۆر کاریگەر بوون لەسەر ئەوەی کە بتانی پرایس ئەکشن پێش بکەوێت. باشە، لە سەدەی 19دا ریچارد وایکۆف کە یەکێک بوو لە معاملەگەران توانی شتێکی جیاواز
دروست بکات لە پرایس ئەکشندا کەوتی پرایس ئەکشنەکان دەگەڕێتەوە بۆ ساپلای و دیمان داواکاری و پێشکەشکردن پێشکەشکردن و داواکاری یا بالعکس ئۆکەی پاشان ICT و RTM و پرایس ئەکشنەکانی تر لە بیردۆزی وایکۆف توانیان ئەم نوع پرایس ئەکشنەکانی تازە دروست ببێت یعنی ئەمانە هەمووی لەوە وەرگیراوە ئەسلەکەی کێیە ئەسلەکەی ریچارد وایکۆفە باشە با بچین سەر یەکەم بابەتی پرایس ئەکشنمان پرایس ئەکشنی ئێلبروکس با من خۆم بچووکەمەوە بۆ ئەوەی بتوانم ئێلبروکست بەباشی بۆ شەرحکەم یان خۆم بێنم ئێرە ئاها ئەلێرە ئێستا ئەوەکە بدادەنم ئەلێرە سێکە ئێمە چیمان هەیە ئێمە شێوازی گۆڕینی سەرمانەیە ئێلبروکس باسی چی دەکات پرایس ئەکشنی ئێلبروکس دەڵێ ئێمە دەبێت بازار کەندڵ بە کەندڵ پێداچوونەوە بکەین ئەم برادرە لە پرایس ئەکشنی خۆی دەڵێ ئێمە لە بازار پێویستە دەستم لە کادر دەرچوو لە کادری ئەوکەم کامێراکەم ئێمە لە بازار پێویستە کەندڵ بە کەندڵ بازارەکە لەژێر چاودێری دابنین و زانیاریەکان لەسەر بازار کەندڵ بە کەندڵ بیناسینەوە هەمن لێرە نووسیومە جەماعەت ئەها شتێکی تریش سێرکە من کە دەورەم بینیوە من دەرسم خوێندووە باشە من دەرسەکانم هەمووی بە فارسی خوێندووە جارێکتەوە دەرسە فارسیانە دەبێت بیکەمەوە کوردی ئەوەتە دەبینی چەمپەڕە سێرکە پاشان دەبێت ئەو پەڕانە ئەگەر بمێ بۆ چاراکەم دەکات 2 سەعات ڤیددیۆکە پاشان دەبێت ئەم پەرانە کورتکەمەوە بیکەمە ڤیددیۆیەکە کورت و پوخت بۆ ئەوەی باش تێ بکەیت بۆچی لەبەرچی لەبەرەوەی کە 2 سەعات بە دیار ڤیددیۆ دانەنیشی هیچی شتێنەگەی کۆمەڵک زانیاری زۆرت بدەمێ لێت تێک بچێت من زانیاری کلیشە و ئەسلیەکەت دەدەمێ زانیاری بیناقە و ڕەگی مۆزوعەکە دەدەمێ ئیتر بخۆ تێگەی بۆیە زۆربەی کەسانی کە لە کەناڵی منن زۆر بەباشی لە بابەتەکان تێگەیشتن با بچینە سەر بابەتی خۆمان بۆیە ئەها پێم دەڵێن بۆ ڤیددیۆ زوو دروست ناکەی نووسینی ئەو هەموو پەڕە وەختی دەبێت وە کورتکردنەوەی ئەو هەموو پەرە لە نووسینێکی کورتکردنەوەی هەموو پەرە و نووسینی لە پەڕێکی یەک دوو لاپەری هێشتا وەختی دەبێت بۆی من بتوانم جەوهەری معلوماتەکە دەرکەم بۆیە زوو ڤیددیۆ دروست ناکەم دەتوانم هەموو ڕۆژە ڤیددیۆک دروست کەم کاتی تۆش بگرم ڤیوشم زۆر دەبی و واچ تایمم زۆر دەبێت بۆ منیش باشترە کەناڵەکەم زۆرتر دەناسرە هەموو ڕۆژە ڤیددیۆیدانم بەڵام من هەست دەکەم مادام کات دادەنی و سەیری ڤیددیۆکانی من دەکەی شتێک فێرمی نامێ وەختت بە فیرۆ بچێت باسی ئێلبروکسمانەکە پرایس ئەکشن ئێلبروکس دەڵێ ئێمە بازار لەژێر چاودێریکی ورد دادەنین بە پێ کەندڵەکان لە پرایس ئەکشنی ئێلبروکس سێ شت هەیە یعنی سێ جۆر حرەکە هەیە لە ڕەوشتی بازاردا یەکەمیان ڕەوشتێکی شارپی بە ئینگلیزی دەکاتە سپایک یعنی بازار لە ناکاو دەفڕێ لە ناکاو سعرەکان دەتەقێتەوە باشە پاش ئەو دەچێتە ناو کەناڵێک باشە پاش لە کەناڵەکە دەشتە ناو ڕێنج یعنی چی یعنی بازار دەتەقێتەوە دەشتە ناو کەناڵێک هێشتا بەروبەرزی دەڕوە پاشان دەشتە ڕێنج یان بازار بەرەو خوارەوە دەتەقێتەوە پاشان دەشتە ناو کەناڵێک پاشان دەشتە ڕێنج یعنی چی یعنی ئەم سێ حرەکەیمان هەیەوە ئەم سێ حرەکەیە دووبارە دەبتەوە وە تۆ دەبێت چاوەڕێ ئەوە بکەیت لە پاش هەر ڕێنجێک تەقینەوەیەک یان بۆ سەرێ یان بۆ خوارە هەیە پاش تەقینەوەکە بازارەکە دەشتە ناو کەناڵێک کە لە کەناڵەکە کلێرە باسی کراوە ئەوە کەناڵەکەیە باشە پاشان دەشتە ناو ڕێنجێک کە لێرەش نووسراوە ڕێنج کەواتە شارپمان هەیە شارپ یعنی لە ناکەوت تەقینی بازار
چونە ناو کەناڵەکەمان هەیە پاشان ڕێنجمان هەیە و بۆ خوارەوەش هەینشتا یعنی بۆ بایو بۆ سێل بۆ لانگۆ بۆ شۆرت بۆ بازار بەروسەرەوە بۆ بازار بەرەو خوارەوە هەمان سناریۆمان هەیە تەقینەوەیکی بەرز بۆ سەرەوە کەناڵێک هێشتا بۆ سەرەوە پاشان ڕێنجێک ئاسوەی تەقینەوەیکی بەرز بەرەو خوارەوە سەعر زۆردا دەبەزێ کەناڵێک ئاوە تەریب پاشان ئاسوەی باشە ئەوە پێی دەڵم پرایس ئەکشنی ئێل بروکس پرایس ئەکشنی لێنز بێگز لێرەوە دادەنم سەیریکە پرایس ئەکشنی لێنز بێنز پێک دێ لە سێ تایم فریم تۆ ئەگەر دەتەوێت بزانی بازار لە چه ئاستێکدا دەڕوە بە چه ئاستێکدا تێپەر دەبێت لێنز بێگز بەکاربێنی لێنز بێگز دەکرێت شتەکانی تەریش بەکاربێنی بەڵام لێنز بێگز لە سێ تایم فرێمە مەسەلەن تۆ لە تایم فرێمی یەک ساعەتیدا یەک ڕۆژیدا دەبینی ئاستی بازار بەرەو خوارەوەیە لە تایم فرێمی 4 ساعەتیدا دەبینی ئاستی بازار بەرەو خوارەوەیە یەک تۆز خەریکە بەرزەوێتەوە لە تایم فرێمی یەک ساعەتیدا دەبینی ئاستی بازار هاتۆتە خوارە بەرزبوونەوەیەک هەبووە کەم دیسان هاتۆتە خوارە دیسان بەرزبوونەوەیەک هەبووە هێشتا خەریکە دادەبەزە تۆ دەزانی ئاستی بازار بەرەو خوارەوە هاتووە بەڵام ئەم ئاستەکە بەرەو خوارەوە هاتووە لە تایم فرێمی 4 و 1 ساعتی دەبینی وردە وردە ئیتر هەمووی کەندلی سوور بووە هەموو کەندلی سوورەکان نەماوە وردە وردە خەریکە کەندلی سەوز پێیا دەبێت یعنی چی یعنی ئەو ئاستەکە بەرەو خوارەوە دێت بە شێوازێکی بەقوت وردە وردە هێزەکەی نامێنێ بۆیە کەندلی سەوزەکان وردە وردە خەریکە پێیا دەبن ئەمە نیشاندەری چیە نیشاندەرەوە یان ئاست خەریکە ئاسوەی دەبتەوە ئیتە بەرەو خواردن ناڕوە یان خەریکە بەرز دەبتەوە یعنی خەریکە وردە وردە کریارەکان دێنە ناو بازار بۆی نێڵن ئاستی سەر لەوە زیاتر دابێت تێگەشتی لەمە پاش ئەم ڤیددیوەیە وا بزانم ئۆردەر بلاکت بۆ شەڕح دەکەم ئۆردەر بلاکیش زۆر گرنگە کەواتە لێنز بێگز دەڵە چی دەڵێ ئێمە لە سێ تایم فریم تایم فرێمێکی گەورە تایم فرێمێک دوورمەدایە تایم فرێمێکی ناوەندە تایم فرێمێکی بچووکە کەواتە تۆ لە دوورەوە سەیری هەموو بازار دەکەی دەیەوە سەرتەر سەیری بەشێکی بازار دەکەی دەیە پێشتر سەیری کەندڵەکان دەکەی بڕیار دەدەی لەسەری باشە لەم شێوازە ترێدەدا تۆ چیت هەیە یەکەم جا سەیری هەموو بازار دەکەی دەیە 4 ساعتە زۆنەکانت دیاری دەکەی باشە پاشان لە زۆنەکان سەیری هەڵسکەوتی بازار دەکەی دەڵێ هەر کاتێک لە هەر چوارچێوەیەکدا ساپۆرت و ریسیستەنسمان هەبوو باشە هەر کامل لەوانە شکا ئەوە دەبتە ساپۆرت و ریسیستەنسی تازە بۆ نمونە سەیری ئەو وێنەیە بکە ساپۆرتێک و ریسیستەنسێکی هەیە باشە ساپۆرتەکە لە خوارەوە ریسیستەنس لەسەرەوە سەعرەکە هاتووە خۆی لە ساپۆرتەوە چۆتە سەرە خۆی لە ریسیستەنسەوە یەک تۆزیتر هاتۆتە خوارێ جارێکتر چووە ئەم جارە ریسیستەنسەکەی شکاندووە کە ریسیستەنس شکا ڕەسەن دەگۆڕێ دەبتە ساپۆرت تێبگە ئەگەر ریسیستەنس بشکێت سەر لە ریسیستەنس دەرباز بوو شکا ئەو ریسیستەنسە دەبتە ساپۆرتی داهاتوو و ریسیستەنسی داهاتوو لەسەرەوەتر دەبێت جار لە ڤیددیۆی ساپۆرت ریسیستەنس ئەمەم باس کردووە ئەگەر ساپۆرتێک بشکێت سەر لە ساپۆرتێک بچێتە خوارتر یعنی ئەوە ساپۆرتێکە سەر هات خۆی لە ساپۆرتەکەدا چوو سەر جارێکتر لێیدا بە کەندڵێکی بەهێز شکاندی چوو خوارە ئەم ساپۆرتە دەبتە ریسیستەنسی داهاتوو ساپۆرتێکی تر لە خوارەوە دەدۆزیەوە باشە کەواتە هەر کاتێک ساپۆرت و ریسیستەنس شکا باشە ئەو کاتە کاتی بریاردانی تۆیە بە پێی پرایس ئەکشنی لێنز بێگز پرایس ئەکشنمان هەیە پێی دەڵێن ئیلیۆت مەوجەکان یا شەپۆڵەکانی ئیلیۆت ئیلیۆت ڕالف نێسۆن ئیلیۆتە ناوی لە ساڵی 1970 بۆ 1948
ئەم ناوەی لەم شێوازەیە خۆی داناوە. ئەو ژمێریارێک و نووسەرێکی ئەمریکی بووە بۆ ئەوی سەیری زۆر لە ئەنجامی زۆر سیرکردن چیاڵە من بۆ لەم تێکچوو لە ئەنجامی زۆر سیرکردنی بازار توانی کۆمەڵک شت بدۆزێتەوە کە دەڵێ بازار هەموو جارێک کۆمەڵک شکل و شێوە دروست دەکات کە ئەم شکل و شێوەیە لە داهاتوودا دیسان دووبارە دەبتەوە بۆیە تۆ ئەگەر جاری پێشوو ئەم شکل و شێوەیەت بینی بێ لە داهاتوودا ئەم شکلە ببینی دەزانی بازار چی بەسەردێ کەواتە کۆمەڵک شکل و شەمایل و مەوج و شەپۆڵە کە شێوەی هەیە و ئەم شێوانە من دوایی لە کاتێکێ شەپۆلەکانی ئلیۆتت بۆ شەرح دەکەم ئەمانەت بۆ شەرح دەکەم بۆ ئەوی فێربی کەواتە ئەم پشت دەبەستێ بە شێوازەکان و شکلەکانی و شەپۆلەکانی ئلیۆت کە تۆ ئەتوانی ئەو شکلە بیناسیتەوە لە بازار بەکاری بێنی پرایسەکشنی RTM پرایسەکشنی RTM یەکێکە لە باشترین پرایسەکشنەکان کە شێوازی زەرەرەکەی زۆر کەمە ینی لەوانەیە سەتان 15 غەڵەت بکە سەتان 10 بۆ 15 ئەوش لەوانەیە تۆ بە باشی بەکارت نێنابێ زۆر شوێنی جیاجیا دەکاتە ناو چاڵەنجی خۆی بوو ئەوی بتانی بە باشی بریار بدەیت یەکێکم پرایس ئەکشنی دروست کردووە بە ناوی ئیف لەگەڵ کۆمەڵک برادری خۆی ئەم پرایس ئەکشنەش کار دەکات لەسەر سەپلای دیمەند داواکاری و پێشکەشکردن و تۆ بە پێی ئەم پرایس ئەکشنە دەتوانی زۆنی ساپلای دیمەندەکان دیاریکەی و بە پێی دیاریکردنی زۆنی ساپلای دیمەندەکان دەتوانی بریار بدەیت کە چه کاتێک ئەتوانی پۆزیشن بگری ئەمە پرایسەکشنی RTM شەڕ هەم نەکردووە ئەمە بەس بۆ تێگەیشتنە ناوی پرایسەکشنەکانت دەدەمێ پاشان قل بەقل دوو پرایسەکشنم شەرح کردووە سەقل ماوە ئەمانە دەبێت بە تەفسیلی بۆ شەرحکەم چونکە ئاسان نییە پرایسەکشنی ICT مان هەیە پرایسەکشنی ICT یەکێکە لە باشترین پرایس ئەکشنەکان باشە تریدەر و ئۆرگانیزیشنی گەورەکان هەڵەسن بە ئەوەی کە بتوانن تریدەری بچووکەکان فری بدەن باشە پرایسەکشنی ICT هەروای هەروەم بود بە قەستی لە هەندێک شوێن هەندێک کەندڵ بەرز دەکەنەوە ئەتووا هەست بکە خەریکە بازارەکە بەرز دەبتەوە لەوێ پۆزیشن دەگری دوای بازارەکە بالعکس دەبتەوە بەڵام ئەگەر تۆ ICT بزانی تۆ وەکو ئەوان فکر دەکەیەوە کەواتە تۆ ئەو کاتە دەزانی چه کاتێک خەریکە کەندڵی فیک دروست دەکەن بۆ ئەوەی تۆ فری بدەن تۆ فری و ناخۆی وەکو وایە بڵێ من دەزانم فێڵەکەی چییە بۆیە تووشی ئەم فێڵە و ئەم داوە نابم ئۆکەی لە بۆ خوشکی بەرەزم ئەمە هەموو پرایسەکشنە گرنگەکان بوو دەرسی داهاتوو ئەمن RTMت بۆ شەرح دەکەم دەرسی دواتر ICTت بۆ شەرح دەکەم دەرسی ئەولاتر ئلیۆتە پاشان نێئۆڤیۆیە کەس ئەم نێئۆڤیۆیە نازانێت هەر لە عێراق کەس نایزانێت تێگەی پاشان هارمۆنیکت بۆ شەرح دەکەم پاشان ئیپچیمیۆکۆ ئەوەش زۆر گرینگە پاش ئەو فێرکاری تریدی تەکنیکاڵ تەواو دەبێت و دەچینە سەر فێرکاری استراتیژیەکان باشە ئێستاش کاتیەوەیە ئەو لەبەرەوەی کە ئافرەت بوو حەزم نەکرد پێی بڵم وەرە ڕقەمەکەتم بدە بۆ شەڕەکەمەوانە لەوانەیە زوروفی هەبێت نەوانەیە ئەو نەتوانە قسە بکات بۆیە بە قسەی سەیرانخان لێرە ئێستا باسی مەگدید بووەکەم بۆ ئەوی بتوانم شتێک فێرەکەم سەیرانخان مەگدی کێشەی هەبوو وتی نازانم چ کاتێک بیکڕم چ کاتێک بیفرۆشم چ کاتێک سیقە بە بازار بکەم چ کاتێک سیقەم بە بازار نەبێت سێرکە ئەمە مەگدیە
مەگدی شێوازی زۆر هەیە مەگدی لێرە ئەو هەیە لێرە ئەوها هەیە ئەوها هەیە ئەو هەیە بەس لە ئۆکیX کە بۆ خۆم بەکاری دێنە مەگدی ئەو هەیە لێرە چیمان هەیە ئەمە بەرزبوونەوەی سەرین ئەها ئەو برادرە ناوی چی بوو ئەو یەکەم ئەلبروکس وتی دەرچوونێکی شارپ پاشان کەناڵ پاشان ڕێنج دیسان دەرچوونی شارپ کەناڵ ڕێنجەکە دروست نەبوو لێرە تێدەگەی نا لێرە نییە ئەوە ڕێنجە باشە پاشان دەرچوونێکی شارپ کەناڵ ڕێنج یعنی چییە یعنی زانست غەڵەت ناکە تۆ ئەگەر زانستت هەبێ ئیلمت هەبێ غەڵەت ناکە ئەوە دەرچوونی شارپ ئەوە کەناڵ ئەوە ڕێنج باشە دەرچوونێکی شارپ دیسان کەناڵێک ئەمە ڕێنجەکەی ڕێنجێکی بچووکە جارێکتە کەناڵێکی تێ دروست کرد کەواتە هەروایە دەرچوونێکی شارپ کەناڵێک ڕێنج دەرچوونێکی شارپ کەناڵێک ڕێنج هەمووی هەروایە باشە با بچینە سەر ماگدی ئەوەی سەیرانخان سێرکە سەیرانخان هەر کاتێک بینیت خەتی ئاست اینجا ئەو خەتە جیاوازە هەیە پرتەقالیە هەیە هین بەس خەتی ئاست لەگەڵ خەتی ماگدی جیاوازە هەر کاتێک بینی خەتی ئاستی سەر خەتی مەگدی لەسەرەوە بڕی لەو کاتەش بازارەکە گۆڕینی تێدا ڕوویدا ئەوە بزانە بازارەکە خەریکە ئاستی دەگۆڕێ بەڵام بریار لەسەر مەگدی مەدە سێرکە مەگدی لێرە پێت دەڵێ چی بازارەکە وا دێتە خوار لێرە پێت دەڵێ دێتە خوار لێرە هاتۆتە خوار کەواتە مەگدی زۆر سیقەی پێمەکە بەڵام بۆ تاییدیە باشە ئەگەر بینیت ئەم کەندەڵانەی مەگدی وەکو لێرەیە یەکەم کەندڵ دووەم گەورەتر سێەم گەورەتر چوارەم گەورەتر پێنجام گەورەتر شەشەم گەورەتر ئەگەر دیت هەروە خەریکی گەورە دەبتەوە ئەوە نیشاندەری ئەوەیە وردە وردە ئاستی بازار وە بەروسەرەوە دەڕوە وەکو سەرەکەش هەر بەروسەرەوە دەڕوە هەر کاتێک دی کەندڵەکە بەتاڵ بوو ڕەنگی کەم بوو و دیار نەما ئەوە بزانە ئەو ئاستێکی بەروسەرەوە دەڕوە خەریکە وردە وردە دێتەخوا لە خوارەوەش هەروایە هەر کاتێک بینی کەندڵی سوورەکان هیستۆگرامە ئەو پێ ناڵن کەندڵ پێ دەڵێن هیستۆگرام ئەمانە ئەمەیکە ئەوە بەرز دەبێتەوە دێتە خوار ئەمەیکە ئەوە هەر کاتێک بینی ئەم هیستۆگرامە خەریکە بەرەو خوارەوە دێت و پڕە بەتاڵ نییە ناوی و وردەوەدە هەر هیستۆگرامێک لە دوای خۆی گەورەتر دروست دەکات هەر کاتێک بینی هیستۆگرامەکان یەکسان بوون یان بینی هیستۆگرامێکی بەتاڵ لە ناویان دروست بوو وەکو ئێرە ئەو بزانە ئەو ئاستەیەکە بەرەو خوارەوە دێت وەکو لێرە دیارە وردەوەدە لاواز دەبتەوە کە بینیت پاشەوە ئاستی بەرەو خوارەوە لاواز بۆتەوە ئەوە یارمەتی دەرتە نابێ بەپێی کەندڵەکە ترید بکەیت لێرە دەبینی هیستۆگرامی یەکەم ئەو هەیە دووەم گەورەترە سێم گەورەترە چوارم یەک تۆز گەورەتر پێنجەم یەک تۆز گەورەتر دیسان دوو بچووک دروست بووە ئەلێرە فریوت دەدەن یاگەر ICT بزانی فری و ناخۆی دیسان کەندڵی گەورەتر دروست بووە هەتا کوێ ڕۆیشتووە باشە لێرە دەتوانێت پۆزیشن بگری بەڵام من پێت ناڵم پۆزیشن بگرە من پێت دەڵم کەندڵی یەکەم ئەنی هیستۆگرامی یەکەم دروست بوو هیستۆگرامی دووەم بە پێ سەر سەیریکە ئەگەر بەرزبوونەوەت بینی کەواتە یەکەم دووەم سێەم ئەگەری زۆری هەیە بتوانی پۆزیشنێکی باش بگری یعنی تۆ ئەگەر یەکەم سیرکەی ئۆکەی ئەوە لێرە لاواز بوو یەکەم دانەی دروست کرد مەرج نییە دووەم دانەی دروستکە لەوانەیە جارێکی سارەکە دابەزێت باشە بۆیە سەیری دووەم دەکەی ئەگەر دووەمیش دروست بوو لەسەر سەیان بڕیاردە یعنی کەندڵی تایید وەرگرە کەندڵی تایید چییە ئەو کەندڵە درێژەیە کە بادیەکی زۆر گەورەتری هەیە لە چاو کەندڵەکانی پێشووی خۆی هیچ نەبێت لە چاو 5 بۆ 10 کەندڵی پێشووی خۆی و پاش ئەو دەزانی ئاستی بازارێکی بە قووەتمان هەیە ئەو مەسەلەیەک لێرە ئەوساید بارێکە شتێکی تەریش با پێت بڵم ئەو دوو خەتە دەبینی هەر کاتێک ئەو دوو خەتە ئەمە خەتی سفرە سەرەوەی خەتی سفر سەوزە خوارەوەی خەتی سفر چییە سوورە
ئەوە خەتی سفرە هەر کاتێک بینی ئەو دوو خەتە لەسەرەوەی خەتی سفری هیستۆگرام بوو یعنی ئێ لێرە ئاست موجەبە و ئەگەر ئەم دوو خەتە لێرە وەکو ئێرە لە خوارەوەی ئاستی ئەو هیستۆگرامە بوو تێدەگەی یعنی چی؟ یعنی ئاستەکە سالبە لە ئاستی موجب بایەکان بەقووەترن سێلەکان لاوازن باشە لە ئاستی سالب سێڵەکان بەقووەترن بایەکان لاوازن هەر کاتێکیش بینی کۆمەڵە کەندڵی سەوزت هەیە کۆمەڵە کەندڵی سوورت هەیە یەک کەندڵی سەوزت هەیە باش ئەو دوای پێتەڵم دەکاتێکی پاشان دەبینی وردە خەریکێک لە جیاتەوە یەک کەندڵی ساوسە بێت دوو کەندڵی سەوز دروست بوو دوی سوور دروست بوو 1 2 3 4 کەندڵی ساوز دروست بوو یەکی سوور دروست بوو یعنی چی وردە کەندڵی ساوزەکان خەریکە دروستە بێ ینی وردە کریارەکان دێنە ناو بازار کەواتە ئاستێککە بەرەو خوارەوە بە هەمووی سوور بوو ئێستا وردە کەندڵی ساوز خەریکە دروستە بێ یعنی وردە خەریکە ئاستی بازار لە بەرەو خواری دەگۆڕە بۆ بەرەو سەرەوە هیوادارم باش تێگەیشتبی ئەگەر لەسەرەوە بوو موجب بوو ئەوە بایەکان بەقووەترن ئەگەر وەکەوە سالب بوو لەسەر خەتی سفری هیستۆگرام بوو لە خوارەوەی خەت بوو سالبە و ئاسەکە و سێڵەکان بەقووەترن سفر دەکاتە ئێرە سەرەوە دەکاتە موجب خوارەوە دەکات سالب ئەم خەتەی ناوەڕاست سەرەوەی موجبە خوارەوەی سالبە سەرەوە بایەکان بەقووەترە خوارەوە سێڵەکان بەقووەترە بۆیە تەرکیز هەبێ هیستۆگرام لەکوێ باشە هیوادارم زانیارێکە باش گەیشت بێت و باش تێگەیشتبی ئۆکەی جەماعەت ئەوە چییە لام دەبێ یەکجاری وەرە باش نە چی دەکەم من خۆم گێوارەکەم سەرشم کە چاڵ کرد لە سپۆرت وەزانی ئەوە جۆرەکانی پرایس ئەکشنم بۆ شەرحکردی ئاگادار بە لەم و دووە ڤیدیۆەکان زۆر بەقووەتە بێ دەشتە ئۆردر بلاک دەشتە پرایس ئەکشنی RTM ICT ئیلیۆت وە شتانێکی پێم وتی کەناڵی یوتیوبم سابسکرایب بکە دوگمێ زەنگیش لێتە ڤیدیۆی تازەم دانا بە ڤیدیۆکان لەدەست جەماعەت ئەگەر دەڵێن بۆ خۆی پۆزیشنی نەگرتووە تریدی نەکردووە زۆر کەس وا دەڵێ سیرکە وەرە سیرکە هیستۆری ترید بۆچی بوو هیستۆری تریدی من ئەوانەیەکی سوورە ئەوە ئیستابلاسم دانەوە زەرەرم نەکردووە ئەمە لە ئۆکیکسە ئەوە بۆ خۆشم تریدەکەم ئەتوانی بێ ڕوو بڕۆ سەیریکەی بزانی لەوانەیە لە دە پۆزیشن یەکدانەی دروست دەنەچێت ئەوەش نییە فۆتۆ علمی قەیبت پێ نییە 100% بزانی بازار چی لێدێ لە باشترین حاڵەتە لە زیرەکترین حاڵەتە تۆ 180 بە 20 ئەمە هەموو جارە دڵنیا بە بۆیە شتێک پیاوانەی ئەگەر نازانی ترید مەکە کابرا تۆ پێم دەڵێت چێ برۆکرێک بەکاربێنم بۆ ترید وتمی جەزانی و ناوەڵا بەس هەزەکەم تریدکەم چەند پارەدادنی وەڵە 2 دەفتەر کاکە تۆ زەرەرەکەی ڕۆڵە سفرە بیەوە کاکە 1 دیناریش دامنێ حتا خۆت فێر نەکرد بێ مێ لای من خۆت فێرکە منەوە ناڵم بۆی بێ لای من خۆت فێرکەی پارە بدەیە من بڵێ کۆرسی تایبەتم نانە بڕۆ لە ئەو شوێنێکت پێزانی ئەو شوێنێکی سیقەت پێێتی دەزانی بەڕاستی زانستەکە فێرەکە بڕۆ ئەوێ خۆت فێرکە ئەگەر خۆت فێر کرد ئەو جاوەرە ترید بکە ئەو جاش ترید مەکە ئەو جا 3-4 مانگ بە دیمۆ ترید بکە وە لەسەر یەک دراویش ترید بکە شارەزایی تەبیعەتی دراوێک بە وەکو مەعرەز چییە کە ئەچی بۆ لای کاکە تۆ سارەی ڕەنجۆڤرت هەیە ناوەڵە برا من بەس ئیشی ئۆپترا دەکەم یعنی چی یعنی کابراز شارەزایی هەیە سارێکی ئۆپترای سپی ساری چییە سارێکی ئۆپترای شین ساری چییە ئۆپترای سپی یەک پارچە ساری چییە ئۆپترای سپی کلین ساری چییە ئۆپترای سپی دوو پارچە شاسی گرت بە ساری چییە بێ شاسی ساری بۆچی سارەکەی خۆی دەناسێت لە تریدیش وایە
ترید دەبێت تۆ دراوی خۆت بناسی ئەگەر لە گۆڵد ترێدەکەی حەزت لێیە دەبێت شارەزای تەبیعەتی گۆڵبی ماکسیمۆم چەند بەرز دەبێت مینیمۆم چەند بەرز دەبێت شێوازی جوڵەکانی ئەوانە ینی چۆن بڵێ پێی فێرەبی من بۆ خۆم لە سۆلانە ترید دەکەم بەرج نییە تۆ لە سۆلانە سەرکەوتوبی لەوانەیە تۆ لە بیتکۆین ئیتریۆم یان شتێکی تر سەرکەوتوبی یان TRX دۆجکۆین ئەلگۆ باشە بۆیە تۆ شارەزای تەبیعەتی دراوەکەت بە پاشان ترید بکە ئەمە شەروک و زانیارێک بۆ تۆ ئەگەرتان لە خۆتان بە خۆشەویستم بۆ من کەناڵی یوتیوب لەبیر مەکەن سابسکرایب بکەن ئەمە وزەم پێ دەبەخشە کە هەرچەند سابسکرایبەکان زۆرتر بێ زۆر ڤیدیۆ تازە دروستکەن بۆ هاوڕەکانیشت بنێرە ئەوەی خولیایەوەی هەیە فێری ترید بێت ئەمانەی بۆ بنێرە خۆشەویستە هەن خواتان لەگەڵ هەر بمێنن سەلامت